کۆمەڵی خانممان لایە کە کۆمەڵێکن کە گروپی کچانی ڕۆژیان پێکێناوە ئەم گروپیان پێکێنەوە لە پێناو خزمەتکردنی کۆمەلگا و بەرزڕاگرتنی ئەو کەسانەی کە پێویستیان بە کۆمەڵی لە پێداویستەکانە ئەمە بۆ خۆی لە خۆیان وای کردووەکە بە شێوەیە لە شێوەکان ئێمە هەست بکەین بۆی کە لە ناو کۆمەلگای خۆمانە بەس تەنها بۆ خۆمان ناژین بەڵکو ئەتوانین سوودیشمان بۆ چواردۆرمانە بێ جا هەمیشە ژووتمانە هێز و توانای خانمان هیچی کەمتر نییە لە پیاوان و بگرێت زۆر جار زیاتریشە تاوەکو بتوانن یارمەتی کۆمەلگا بن ئێمە ڕۆ بە خۆشحاڵیەوە سێ خاتون لە ستۆدیۆ لە لامان میوانن کە گروپی کچانی ڕۆژیان پێکێناوە و کۆمەڵی ئەرکی جیاوازیان لەناو کۆمەلگای جێبەجێ کردووە کەوانی زۆر بەڕێز خات و سۆنیا محەممەد وەکو ئەندامی گروپی کچانی ڕۆژ و فاناس تارێک وەکو خاوەنی کۆمەڵی کچانی ڕۆژ و هەروەها خاتون نڤار ئیبراهیم ئەندامی گروپی کچانی ڕۆژ زۆر بەخێر بن بان زۆر بەخێر بن سەرەتا زۆر خۆشحاڵ بووین دەستخۆشیشتان لەکەین ئێمە بەڕاستی لەگەڵ هاوکارم سەحەر و تەواوەکارمان ڤیدۆکانمان بینی کە ئێوە چەند کاری مرۆیتان کردووە دەستان خۆش بێ من حەزەکەم لە خاتوانستەوە دەست پێ بکەم وەکو خاوەنی کۆمەڵی ئەم کۆمەڵێ لە کێوە دروست بوو و بیرۆکێم کۆمەڵێ لە چیوە سەری کرد و چۆن توانیتان کۆمەڵێک بەیەکەوە کۆبنەوە من لە سیانزەی دوی 2019 بووم کە سێرم کرد من پارەی ڕۆژانم لە کۆمەڵشتا چۆمەڵی خەرجەکەم کە ئیسفادێکی ئۆتۆی بۆ من نییە بیرم کردەوە کەم پارەیە لە بری ئەوە کۆی کەمەوە ئەن ئیشێکی خێری پێ بکەم هەوڵ بەم کەسێک خانجازی لێ بکە بۆ ئەوەش هەستم کرد کە ئەگەر بێت چەند کچێک بین ڕەنگە خێرەکەمان گەورەتر بێ باشتر بێ بۆیە چوون لە گروپێکی کچان پۆستم کرد وتم کە من شتێکوان بەبیر هاتووە حەز ئەەکەم کۆمەڵێک دابنێم و بێکەوە مانگی جارێک بێت دوو جار بێت ئیشێکی خێرخوازی بکەین ت بە خۆشحاڵیەوە کچێکی زۆر ینی کۆمنتی نووسی و حەزی کرد ینی دڵخۆشی خۆی دەربڕی کە لەغم نابەشدار بێت و لەوەوە ئێمە کۆمەڵەکەمان دروست کرد و دەستماکە بە ئیشەکانمان سەرکەوتوو بن جا ئەرکەکانتان زۆر جوانە ناوەکانیشتان جوانە ئەستا کاتە من سەری ناوەکان مەکرد ناوەکەی جەنابەت بەلایمەوە زۆر غەریب بوو واتاکەی چییە ڤانەست یعنی پێکەوە ژیان پێکەوژە کاتە هەرە ئیشەیە کە لە ژیانی خۆتا ڕەنگی داوەتە باشە مەبڕن لە سۆنیا خاتون بەخێر بی سەر چاڵ پێم خۆشە ئەمجا باسی ئەوە بکەن لە گروپی کچانی ڕۆژ ئێوە چی ئەکەن زیاتر یارمەتی کێ ئەدەن سەرەتا ئێمە لە خەڵگی پیریۆ دەستمان پێکە لەگەڵ خانی بێسەرپەرشتان ئیجازەمان وەرگ لە دایری کاروباری کۆمەڵایەتی بۆی هەنگاوێک بێ بۆ خۆمان بۆ دەست پێکردن دوای ئەوە چونە ناو بازار ناو شوێنە گشتیەکان دەستگێڕەکان ئەو کەسانی کە مناڵەکانی کە سوال ئەەکەن هەڵمان هاوکاریەوان کە هەر چالاکیمان تایبەت دەکرد بە مەجموعەیەکیان زایدن سنتەرە تایبەتەکان ئۆتیزم نابینایان نابیست هەڵمان ناو زۆرترین کەسەکان بگرێتە خۆی هەتا لە ساڵی پار لە ڕۆژی ئافرەتانە چالاکێکی زۆر بەسییتمان کرد کە خێرخوازی نەبوو بەس تەنها گوڵی نێرگز و نامەیەکی وزەبەخشمان پێشکەش بە خانمەکان کرد لە پارکی ئازادی هەر خاتونێک لەوێ بواە وەری ئەگەر بەڵێ ئەتێ چەندمان حازر کردبوو نوزەمزیکی 50 دانەیە 40 دانە بۆ 40 لە نامەکان هەر لە ناو خۆشمانە ڤانەست هەنێ نامی بۆ خۆشمان حازر کردبوو بە خۆم پێشکەشی خۆشمانی کرد یعنی ئێوە ئەتانای بەگشتی هەموو کەسەکان خۆش گرنگە هەنیار بە خەڵکی شەنەسان لە ناخۆشیانە ئەو نامانیان گۆڕێتەوە دەستان خۆش بێت خاتو نڤار زۆر بەخێر بیت با پێم خۆشە بەشداریکردنی تۆ و لەگەڵ ئەم هاوڕێیانەدا چۆن بوو یعنی چەند تۆ خۆت دڵت خۆش بوو کە بتوانی لەگەڵ هاوڕێکانتە وەکو خاتونێک کاچیتە ناو بازاڕە چیتە شوێنە گشتیەکان لەوانێت تۆزێ ڕێگریشە بێ بەڵام تۆ ڕوبەڕووی بەوەستیتەوە پێم خۆشە خۆت باسی کرد سەرەتا هەر من لە یەکەم دروستبوونی کۆمەڵەکە من لەگەڵیان نبووم ئەندامێکی چالاکم الحەمدولillah توانم لە هەموو چالاکیەکان بەشداری بکەم هەستێکی زۆر خۆشە ئاياتێک یارمەتی کەسێکی لە هەموو خۆشتر ئەوەیە ینی نەفسێتیان ئەوە بەرزە کەسی وە ئەبینیت هەست ئەەکەی پێویستێت یاڵە من پێویستم نییە بێ بە ڕەفیقەکەم بێ بە بەرامبەرەکەم هەندە چالاکیمان هەبوو عنێ مناڵ کە چالاکی کڵاومل پێچمان هەبوو بە زستان کڵاومل پێچەکانمان پێشکەشی مناڵەکان ئەگەر کەشتیان ئەفرۆ لە سەرجادەکان بەخۆیون ئەوەستا ئەو بڕۆ بێ بە هاوڕێکەشم داوای ئەکرد بە ئەویش وەری گرە یعنی فێری ئەوە ئەبی لەمانەوە کە خەمی خۆیان نییە خەمی برادەرەکەیەتی خەمی هاوڕێکانیەتی بۆ ئەوەی ئەوانش سوودمەند بن شتێکی زۆر جوان بوو لە لامان هەستی ئێمە عنی زۆر هەستێکی خۆشمان ئاياتێکە بۆ شە یارمەتی خەڵک ئین و بەردەوام ئەبین لەگەڵیانە ئینشاءالله
ئیشەڵڵا کە باوێت جا با بینەوە لای جەنابەت ڤانەستخان و ئەوەی کە لە لای ئێوە ئێستا چەند کچ هەیە کاتێکە نەڤارخان قسەی ئەکردوتی ئەندامی چالاکە وا هەیە کۆمەڵک لە ئەندامەکانتان چالاکتر بن ئەندامانەیە کە چالاکن یعنی بە بەرداوامی لە هەموو چالاکێکە بەشداری ئەبن بەڵام ئاتن هەنێ ئەندامانەیە خوێندکارن ئیش ئەکەن بەپێی ئەوە بەپێی زروفەکەی ناتوان لە هەموو چالاکێکە بەشدار بێت و ئێمەش لەبەرەوە ئیشەکە خێرخوازێ یعنی هیچ ئیسفادەیەکی لێ ناکرێ خۆبەخشیە زۆر زەخت ناکەین سەر کەس یعنی بۆ ئەوی بێت و لە چالاکەکانە بەشدار بێت لەگەڵمانە بۆ یەکەوتو سەر کەس کچەکە خۆی کە ئایا بتوانێت مەجالی هەبێ بێت یاخود نا ئەو نێشتەکە ئیجباری بێت و بڵام ئیلا هەر ئەبێت بێت زۆر باشە خات سۆنیا بێگومان بۆ هاوکاریکردنی هەر کۆمەڵەیەک یاخود لەسەر شەقام بێ یاخود لە دام و دەستگای باسی خەڵۆتگەی پیرێت کرد ئەم خەڵۆتگەی پیرێ پێویستی بۆیە پێشتر مۆڵات وەربگری پێویستە پێشتر لەگەڵ بەڕێوەبەر و ئەو کارمەندانەیە قسەکەی کە ئێمە بەتەمای شتێکی وین ئێوە لەناو خۆتانە تیمێکتان دروست کردووە یاخود لیژنێکتان دروست کردوە پێشەوە بچن لەگەڵ ئەو شوێنەیە قسە بکەن کە ئێمە بەتەمای کارێکی وین کە کارەکەش هەمووی ئەوەی یارمەتیدانە ئێوە کاریتان لەم سەرم بابەتە کردووە بەڵێ ئەمە یەکەم جار کە بڕارمان ناک چالاکانی سەرتامان بۆ ئەوێ بێت چوین لەگەڵ ڤانەستا چون بۆ دایری کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ مدیر ئێوە قسەمان کرد و پرۆژەکەمان خستە بەردەستکەوێن بەتەمەین ئاوا دەست پێ بکەین هاوکاری کردین ئیجازەیەکی ماوەی یاینێ کە بتوانین سەردانی ئەو سێ شوێنی پێ بکەین لە سەرتا کچێکمان نزیک بوو لە خانەکەەوە ئەومان نرد بڕۆکەم جارکە ئەو نزیکتر بوو ماڵی لێوە لەگەڵ مدیر ئێوە قسە بکە بە خۆشحاڵان ڕۆژیان بۆ دانین گونجاندمان و چون بۆ دوێش کەمێکم جار خانەی کچان چوین دوای ئەوە هەر پێشەوەی بگەڕینەوە چون سەرمان لە بەشی کوڕاننا کە ئەم بەتەمای شتێکی وێن کێبینەوە چیمان پێکرێت چیتان پێویستە لە کاتی خانەی کوڕانیشە سەردانی خەڵگی پیریمان کرد کە ئیشەڵا چالاکی دااتمان بۆ ئەوێ بێت بۆ شێوەیە ئاسانکاریمان بۆ خۆمان بۆ ئەندامەکانیش کرد باشە جا نەڤارگیان سۆنیا لە قسەکانیان باسی ئەوەی کرد ئێوە ئەگەر سەردانی شوێنەکەکان کە بۆ نمونە تایبەتە بە منداڵان تایبەتە بە بەتەمەنەکان پەیوەندیان پێوەکەن بۆی کە بزانم پێداویستیەکانیان چێ بۆ نمونە پێداویستی منداڵان لە خانەی بێسەرپەرشتان یان بەتەمەنەکان لە خانەی بە ساڵا چوانە ئەوەندەی کە ئێوە یارمەتیتانداون چییە؟ ئەوەی ئەوان شتێکی وایان زەرور نیە تەنها پێویستیان بە معنەوی بوو بۆ شتێن خواردنمان بۆ ئامادەکردن کەشێکی خۆشمان لەگەڵ دروستکردن دەستمان کرد بە قسەکردن لەگەڵیان باسی ژیانی خۆیان نەکرد کە چۆن هاتوونەتە ئێرە تەنیا بە گوێگرێکە بەڵە پێویستیان بە گوێگرێک بوو ئەوان لەبەر ئەوەی مناڵەکانی خۆیان ئەوانیان بردووەتە ئەوە عنی تیای بوو تەمەنی ئەوە نەبوو کە ئێمە لێمانە پرسی بۆ لێرە ئەو بەخێوم ناکەن پێویستیان بۆ بوو یەکێک قسەیان لەگەڵ کە جێوێکیان لەگەڵ بگۆڕێت وەکو خانەی بێسەرپەرشتانیش هەنێ پێداویستیان هەبوو بۆمان ئامادەکردن وەکو کرێی هاتوچۆ و ئەو شتانە بۆ مناڵەکان هەنیکیان نەیانەتوان ئێمە ئەومان بۆ کردن لەخوا بەزیابە و بۆ کوڕان دەلاکێک سپاسێکەین هات سەری مناڵەکانی هەمووی چا کرد لەسەر ماندووبوونی خۆی ئەرکی خۆی سپاسێکن لێرەوە تر بەو شێوە ئەوەی کێمێکین بڕەپارێکی ڕەمزیە لە گیرفانی خۆمانی یعنی زۆر باشە ئەوەی کە ئێستا بینین لە وێنەکانە کەسەکان جیاوازن لایەنەکان جیاوازن بە تایبەتی ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشایکە لەو برا خۆشەویستانەمانەکە ژینگە پارێزن یان وڵاتەکەمان بۆ پارێزن لە ژینگەیە ئێوە هاوکاریتان بردو ئەم هاوکاریانە چێ پشتگیریتان نەکات چێ بۆ نمونە ئەم شتانەتان بۆ دابینەکە سەرچاوەیەکەیە یاخو خۆتان لەناو خۆتانە هەوڵێن لە لایەن کۆمەڵی لایەنی جیاوازەوە ئەم پێداویستیانە کۆ بکەنەوە بەڵێ ئێمە سەرەتا کە دەستمان بە ئیشەکە کرد لە پاری خۆمان یعنی هەر کچێک لە هەر چالاکێک بڕی 10,000 ئەیە ئێتر پارەکمان کۆ کردوانە چالاکێکەمان پێ کرد دوای وردە کە ناسراین پێیجماندانە خەڵک ئێمە بینی سپاس بۆخوا لە دەروی وڵات لە ناوشار لە هەولێر لە چواردەور کەسانی باش هەبوو کە پاری بۆ ئەناردین تەنانەت هەبوو ئەیوت بڕۆن چالاکێکە بکەن چەندە مەسروف کرا بیکەن من خۆم هەمووی ئایدی خۆم ئەبێت ینی ئەو هیچ پارەیەک مێن وهەیش بوو لە دەری وڵات پارەکی بۆ ئەناردین و لە ئەڵمانیاوە لە بریتانیاوە ئەوە زۆر زۆر ینی دوای لە ئێمە کە دڵخۆش بین کار ئێمە نین خەڵکی شەیە کە پشتگیری ئێمە ئەکات و ئێمە بەردەوام بین ئەوەی شەکانتان هەر کچاننەوە یاخود کۆمەڵە پیاو هەیە چکە لەوانەیە کۆمەڵە شتەبێ قورس بێ و یارمەتیتان بێت هەکەس هەبوو هاوکاریتان کات لە ڕووی ئەندامە بەس کچین بەس لە ڕووی هاوکاری دەرەکیەوە سپاس بۆ خواڕەگەزی بەرامبەری شیامەتیایی بە خۆشحاڵیەوە چون کۆمەڵگا بەیەکەوە جوانەوە کاری باشتر بکە جا ئێستا سۆنیا گیان بام پرسیارە لە جەنابەت بکەم باسی ئەوەتان کرد هەنێک جار
پێویستان بەوە هەبێت سپۆنسەر بدۆزنەوە بۆ ئیشەکانتان یارمەتی دەرتان هەبێت و ئێوە کاتێ پەیوەندی بەلایەنەکانەوە ئەکەن بەوانەی کە لە ڕووی دارایی وڵانەیە بارودۆخیان باشتر بێت خواوەنی تریان پێ بە پێشوازیان چۆنە تا چەند ئەم ڕۆحیەتی هاوکاری و هێشتا دڵسۆزی و دەستگیرۆی لەناو خەڵکە ئەبینیت ماوە وڵی ئەوەی ڕاستی بێمە پەیوەندیمان بە کەس نەکردووە ینی بڵین بە تایبەت بۆ نمونە باسی ئەوەی کە لە دەرەوە هەندێک لە کەسەکان خۆیان یارمەتی تا لە خۆیان بە ڕغبەتی خۆیان پەیوەندی بە پەیجەکەەوە ئەەکەن ئەمە خۆمان هەڵمان نایەوە بگەین بە کەسێک بەڵام ئەوە خۆیان بڵین هەڵیان ناوە پەیوەندیان کرد یارمەتیتان نەدەن تا چەند ئەو ڕۆحیەتیان تیا ئەبینن بەردەوام بن لەسەر ئەو ئیشانە هەنێکیان بە پێ ئیشەکانە جارێ ئەڵێ من ئیشەکەم ئاوایە من ئێستا ئەم بڕەپارەیە ئەنێرم لەوانێت تا 3 مانگتر نەتوانم بەشداری بکەم و لەگەڵتان بۆتان بدەرم یان ئەوانی دەروی وڵات یەک جار ئەینێرن بڕەپارەیە کە نێرن ماوە ینی بۆ نەم جارەی نێرم چەندێک بەکارێنن دوایش لە مەجارێکتا مجموعەیەکی ترتان بۆ نێرم ئەوین کە شتێک نیە بڵین ڕەمزی بێ کە بەردەوام وەکو ڕۆتینیەک مانگانە بەشداری بکات زۆر باشە خات نوار بۆ نمونە باسی کلااوت کرد کە لە مۆرزای کلااو پێش بەڕاستی پێویستە بە تایبەتی بۆ مناڵانەوانەی کە ناتوانن ئەو شتانیان کەرستانیانە بەردەستا بێت ئێوە هەڵتان ناوە بۆ نمونەوەکو هەردوو خاتونی کاماژیان پێیا لە ڕێی پێیجەکەتانەوە کۆمەڵە کەس هاوکاریە نێرێ ئێوە شتەکانیان بۆ جیاب بکەنەوە بۆ نمونە هەمووی نەبێ بەس بە کڵاو هەمووی نەبێ بەس بە من پێێت پێویستکە کۆمەڵە جلوبەرجی کە بێ پێویستەکە کۆمەڵە خواردنی کە بێ هەر شتەکان هەمە جۆر بێت بۆی کە بتوان هەموو کەسێ سوودی لێ بێنن ئێوە کارەتان کردووە بەپێی توانە هەڵمان ناوە لە بەرەوەی چالاکیەکانیشمان هەموو جۆرە و جۆرە ئەنی یەک چالاکی نییە بڵێن هەموو جارێک هەمانش دووبارەکەینەوە هەڵمان ناو شتەکان گۆڕانکاری تیا بکەین بۆنەوە ئایا ینی هەمان چالاکی دووبارە ناکەینەوە بەڵام چالاکیەکەگرت و دووبارەکەینەوە باشە یەکێ لەو چالاکیانە تا ئەمە کارێکی زۆر پیرۆزیشە ئەچن کۆمەڵە کەرەساکڕم بە زۆری ئەیەن بە کەسێک فێری ئیش بێت و دوجار پارەکەی بۆ خۆی چۆن ئەماکەن ئەوە جوانترین چالاکی بە بەڕای من خۆم فکرەکەش هێرینی خۆم بوو ئەم ڕۆشتین لە دەستگەڕەکان شتمان ئەکڕێ هەموو ئەوەی کە پێی بوو ئەمان کڕێ ئەمانە بە دەستگەڕێکی کە بخۆی بیفرۆشێتەوانێ ناتوانین یعنی ئێمە ژیانی کەسەکە بگۆڕین بەڵام هیچ نەبێتوانیمانە ڕۆژەکەی بگۆڕین لە باتی ئەوەی لە هەشتی بانی تا 5 لە دەرەوە بە بەنیو ساعت هەموو پێداویستەکانمان لێ کڕێ و یامانە بێ کە بخۆی بفرۆشێتەوانێ شتێکی زۆر جوان بوو خۆش بێت نەڤار لە قسەکانیا باسی ئەوەی کردوەتی بۆ نمونە کاتێک کە سەردانی خەڵۆتگەی پیریتان کردووە زۆریان تەنیا گوێیەکیان وێستووە کە گوێیان لێ بگرێ زۆر جار ئێمە بەداخۆ بارودۆخی دارایی بە تایبەت لە ئەماوە چەند ساڵایە وای کرد کە ژمارەی کەسانە کە پێویستیان بە دەستگیرۆی دارایی بۆ ڕووی لە زیابوون کردووە بەڵام هەندێک جاریش هەندێک لە کەسەکان پێویستیان بەلایەنە معنەوی دەرونیەکە و یارمەتیدانی کەسێک تەنیا بۆ بووی بووە ئەوەندەی لە یارمەتیدانەکانتانە ئێوە خزمەتتان پێشکەش کردووە ئەم لایەنەوە تا هاوکاری عاتفی و سۆزی ئەمە تا چەند لە کۆمەلگای ئێمەیە هەیە تا چەند ئەمە ڕەچاو ئەکرێ ئەگەر یارمەتی درا ئەم لایەنەشی لەگەڵا بێ ئەم تاوەکەرەشی هەبێ ئەنی ئەگە بیرکەیتوان ینی هەم کات خێر ئەوە نیتە بڕە پارێ بدەی شتێک بکڕی ئەو کەسە کە ئیسفادی لێ بکە ئێستا کەچون بە خەڵەتگەی پیرین سەیمانکانێکیان پێویستیان بۆ بچین یاریان لەگەڵا بکەین چونکە دەمێک کەسێک نەبوو لەگەڵیان دانیشێت یاریە بکات یان هەنێکیان هەبوو پیسی بۆ بوو چۆن بڵێت دانیشێت دەردەڵی خۆی بۆ ئێمە بکات ئەم بیرمان کردوان ینی خەڵکی پیری ئەوان تەمەنیان تا ڕادێت بەرەو سەرۆ چووە هیچ شتێک نییە کە پێویستێک ئەوتۆیان پێ بێ بۆیە ئەومان بیر کردو لانی معنەوی ئەوان بەهێزکەین بچین دانیشین گویان لێگرین بن بە گوێگرێکی باش بەماشۆ لە ناوبازارش کاتێک کە ئێمە هەنە کات کە ئیسفادیشمان لێ ئەەکەن لەگەڵ ئەوشان ڕوویکی خۆشیان ئەینێ قسەیان لەگەڵا ئەەکەین ئەیان دوێنین ئەو نیە بڵین هەرێک شتەکان بین و بەڕێیان کەین ئەمانە لەگەڵ ئەوەی شاکە ئیسفادەمان لێ ئەەکە لەلایانی مادیەوە معنەویشیان هەر بەرزکەینەوانە کاتە مناڵەکێت ئمە لایەک لە چالاکیەکانمانە خواردنماندا بە مناڵەکانی ناوبازار لفو ماستاومان پێشکردن کە ئەماندا پێیان ئەگەڵی قسەشمان ئەکرد ماوە ئیمڕۆ چی ناکەی ئەوە نەبوو ینی هەر بەڕێکردنێک بێت و ئیشەکەی پێ بکەین قات سۆنیان زۆر کات ئێمە کۆمەڵە ڕێکخراوی ژنانمان هەیە مادام ئێوەش وەکو خانمان دەستان ناوەتەم کارە بۆ ئەوەی کە تۆ بتوانانی کارەکەت فراوانترکەی ئەو ئەرکەی کە تۆ ئەیبینی ڕۆژانە لەوانەیە پێویستی زیاتری بوێت یانیشتی زیاتری بوێت لەوانێت تۆ مناڵێک بەسەرەکەیتەوە 3 مناڵی کە وەکو خاتون واردا خۆتان ئاماژەتان پێکرد ئەویش داوا بکات
ئێوە هەوڵتان نێوە پەیوەندی لەگەڵم ڕێکخراوی ژنانانەیە بکەن بڵێ ئێمە دەستمان پێکرد دە ئێوەش هاوکاریمان بکەن بۆی کە بتوانین ئەم پلانەی کە هەمانە ئەم پرۆژەی کە هەمانە زیاتر خێری باشتری هەبێ بۆ ئەو کەسانێک کە پێویستی پێمانە. سەرەتا کە دەستمان پێ کرد چون بۆ یەک ڕێکخراو کا بڵێن یارمەتیمان بە کە چۆن دەست پێ بکەین بۆ هەر ئەو پێشنیاری بۆ کردین کە بچین بۆ دایری کاروباری کۆمەڵایەتی بەزڵامە کۆی کە هەڵمانە پەیوەندی بە ڕێکخراوی ترۆ بکەین بەزانانی ڕێکخراو هەبووە توێتی ئەمێ بێن لەگەڵ ئێمە ئیشکەن بەڵام ناوەکەتان لابن بێنە سەر ئێمە ئەمەش بۆ ئێمە یەکی قوبوڵی کا شەشمان قوبوڵی ناکەین لەبەرەوە هەڵمان ناوە کە لەگەڵ ڕێکخراوی کرا ئیش بکەین ئەگەر بە هاو بەش بێ ئەوە شتێکی ترە بەڵام کۆی کە من ناوی خۆمان لابین پێمان خۆش نیە من نزیکەی 3 ساڵە بوو ناوە بەردەوامین زایدە ئێمە هەڵمان ناخۆمان هەڵبین ڕێکخراو ئیجازەیەکی ڕێکخراو وەرگرین بەڵام لەر کە هەڵمانەیە لە محامیەک لە کەسێک بپرسین ئەمە پێویستە 25 نەفەر بن ئێمەش 25 نابین ئێتر بە تەمانین بەرفراوانێکان ژمارەتان بەڵام خۆی ئێمە سەرتا کە دەستمان بکرد 12 کەس نەبووین کەم تریش بووین یەکەم چالاکی 7 کەس بووین پێم وابێ کە ڕۆشتین یان 8 بەڵام لە ڕێی پیجەوە خەڵکە بۆ چۆن ئەندام وەرگن ئەتوانم بەشدار بم ئەندامان وەرگرتووە هەبووە ئێتە هەیە لە ساڵ یەکەما زۆر لەگەڵمان بە دوای بۆی خوێندنەوە کە چۆتە دەرەوەی شار بۆ لە داخلی ماوەتەوە یان بۆی زۆروفێکەوە نیتوانێت بۆ ئیشکردنەوە نیتوانێت بەردەوام بێت جارە بە هەڵ یا 3 مانگ 4 مانگ ماوەتەوە وەکو ئیزنێکە بە جارێکا بمێن مەوزام ئەتوانم بەردەوام بم کە زانیوێتی وەکو هیچ ناتوانێت بەردەوام بێ ڕۆشتۆیان جارێ هەر لە گروپەکە گروپ چاتەکەی ماوە بۆی ئاگادار بێ و لە هەر فرسەتێکا پێکرا بەشدار بێ لەگەڵمانە لەبرۆ زیاد و کەم ئەەکەین بەڵام لێستامە کە لە 12 و 13 وەستاوینێتەوە ئێوە بەم ژمارەوە سەلماندووتانە گرنگ ژمارە نییە گرنگ ئەو کواڵیتیەوە ئەو ئیشەیە کە پێشکەشی ئەەکەی جا بێمە لای نڤار پێم خۆشە تۆل باس لە ئەمە بکەیت سەرکۆ بابەتێکی جوانی وروژان ئەو بابەتانەی کە پەیوەندی هەیە بە خاتون و بە ژنانەوە زۆر جارلانەی ئەو بە حکمی ئەوەی کە خۆتان کچن زیاتر لە مەعاناتی ڕەگەزەکەی خۆمان تێبگەن و بۆ نمونە لە مەعاناتی خاتونێک تێبگەن کە خۆی سەرپەرشتیاری خێزانێکەوە ئەو خێزانەکە بەڕێوابە تا ئێستا هەوڵتان داوە چالاکیەکی لەم جۆرە یارمەتیدانێکی تایبەت بۆ ئەوان بڕخسەنن یان پرۆژێکی لەم جۆرە بە تایبەت بەدەستانەوە هەیە بۆ خاتونەکان بێت تەنیا لە ڕاستیە وەک ئەوی کە بە تایبەت بۆ خاتونێک بنە بەس هەوڵ ئەین وردە گەشەی پێبێن و فراوانتریکەین و شتی زیاتر بکەین انشاءالله زۆر باشە زۆر کات باسی واکەین بۆ نمونە ئێستا مناڵانەی لە ترافیک لایتەکانە لەسەر شەقامەکان هەندێکیان لەو مناڵانە کچە یعنی زۆر جارێمە باسی ئەوی کرد سەحەر کە زۆر جار شەرمەکەن لە کۆمەڵێ بابەت ئێوە هەڵتان نەیەوە کە بچنە لای ئەوان کۆمەڵە پێداویستی لەوانەیە ئەوەی جۆ لێوە بگرێت لە کەسێکی تر نەگرێت بۆ نمونە هەستەکان تۆش کچی وەکو خۆی و لەوانەیە بە قسەی تۆ زیاتر بکات و بەڵام یەکێ لە ئۆتۆمبیلەکەیەوە جامەکەی بکات و لەوانەیە زۆر جۆ لەو نەگرێت چکە لەبەری پێویستی بۆەتی ئەمە کارێکی زۆر باش ئەمەتان کردووە وەرەگرن و ئەڕۆن یان هاوڕێکیان باڵکەن و تاو بوو بە کچەکانی مە کچمان بینیمە ناو بازارە کە قبولی ئەوی نەکردو شتەکە لە ئێمە وەرگێ هەبووەتان لەسەر عەربانش بە ناو بازار بۆ ئیشی کردووە کەسمان بۆ پردووە وتیتی من نامەوێ یعنی ئەوە لانی بەرز بووە کە شتەکەی قبول نەکردووە لێمان بۆ یعنی ئاەتیان وایە ئەوای ناو بازار بپێی ئەو تەجروبەی خۆمان کە هەمانە کەم گوێ ئەگرن ئیتر بۆچی ئەویان نازانم زۆر باش جا سۆنیا تۆ پێم بڵێ ئێوە لە بارودۆخێکا کارتان کردووە یان دەستان پێ کردووە کە تۆزێک زۆرێک لە تاکەکان لە کۆمەلگای خۆمان گوشاریان لەسەر هەیە ئەمە بابەتێکە ناشارێتەوە لانێ بە زۆرێک لە تاکەکان ئەڵێن ئێمە گروپێک لە کچانین خەریکین یارمەتی کەسانی دیکارین زۆر کەس پێتان بڵێ دامنیشن لە ماڵەوە کوڕێک خۆتان گوشارتان لەسەرا کەی کاتی ئەوەیە تۆ یارمەتی خەڵک بە یان دەستی کەسێکی تر بگری فریای ژیانی خۆتکەی و زۆرت هۆنەر و شاکار کردووە تا ئێستا ئەم بابەتانەتان بیستووە مەبەستم ئەوەی کە لە جیاتی ئەوەی کە هاانتان بن تەنانەت
بە قسەیەکی نەرێنی بە هاندانێکی بە پێچەوانەوە ڕوبەڕوو ببنەوە تاکەشر کە زۆر ڕوئەیە هەنێک کەس لە کۆمنتانووسن ئێوە خێر ئەەکەن بۆ باسیەکان ینی بیر لەوە ناکەن ئێمە لایەنێکی جوانی سوۆشیال میدیا پیشانین بۆ هەرەبێ هەنێ شت کە بێسوودە بڵاو بکرێتەوە لە بیرشمان نەچە هەندێک لەو کەسانە یارمەتیان داون لە ڕێگەی هەر سوشیال مدیا بە ڕێگەی پیجەکەتانەوە ئەومانوت ئێمە لە ڕێی سوۆشیال میدیاوە سیقەیەک پێیاکەین لە ڕێی پۆستکردنی بابەتەکە سیقە پێیاکەین کە کەسەکە دڵنیایە کە ئەمە یشی پێکرێ و بڕەپارێکی ئینێرە ئیشێکی پێئەکرێ زائیدەن لەم ڕۆژانەیە ڕەفیقێکم وتی من هەستەکەم ئەم کۆمەڵە خۆبەخشانە هیچی بێ مەسلحەت نییە مەسلحەتێکتان هەیە تم ئەگەر مەسلحەتێکمان هەبێت تاکە مەسلحەت دەبێت بەرەو پێشچوونی خودی خۆمانە خۆی تەنها ئەو کۆمنتانە ئەو قسانە ئەبێ هاندەرێک بێ بۆ ئێوە کە زیاتر بەردەوا بن چکە ئەوەی کە ئێوە لە تۆرە کۆمەڵاتەکان بڵاویەکەنەوە بۆ ئەوە نییە کە ئێوە خۆتان دەرخان بۆ ئەوەیە کە بتوانن خەڵکانێکی زیاتر لەگەڵتانە بەشدار بن ینی هەمیشە جوابدانەوەی ئێوە بەو شێوازە بێت کە خەڵکانێکی زیاتر بێتە پێشەوە بۆی کار لەسەر ئەم بابەتە بکات ئەنجا من پێم خۆش بوو خاتونەڤار بۆ نمونە لەگەڵ ئەوەی کە ئێوە لە تۆرە کۆمەڵاتەکان بابەتەکانی خۆتان بڵاوکەنەوە کۆمەڵێک کەس کەیەتە سەر ئەوەی کە لەگەڵ ئێوە هاوکار بێ پێیان بڵێن چ پرۆژێکتان لە بەردەستە و ئێستا بە تەمایچین ئەتانێ بچن بۆ چ شوێنێ یان ئەوان لەوانەیە بیرۆکەیشان پێبێ هەندێک شوێن هەیە ئێمە لێرە نین ئێوە ئەتوان بۆمان بکەن بەڵام پێداویستێتان تا چەنە و هەمانگوێتان دروست کردووە ئێمە خۆمان بۆ چالەکیەکان گروپچاتمان هەیە هەر کەسێ بیرۆکێکی خۆی ئەڵێت دواتر بە پێی ڕئی زۆرینەکان چالاکیان هەستمان کە ڕئی زۆرینی لەسەر ئەو چالاکیاکەین و پۆستی ئەەکەین ئەگەر کەسێک ویستی هاوکاری بنێرێ لەو ڕێگەیوانێ هاوکاریانێرێت ئتر چالاکیەکان بوونەوە ئایا بە پێی ڕئی زۆری نەمانە یەک کەس بیرۆکەکەی خۆڵێت و ئتر ئەکەینە دەنگدانکیە بەدڵی بوو ئەو چالاکی ئەنجام بدرێت با باسێکیەوە بکەین ئێوەکو ئەمەی کەم هەموو ئەرکەی کێمە باسمان کرد خێزانەکانتان تا چەند پشتگیرتانە بۆی کە ئێوە بەردەوام بن لەم کارێتە خۆم خوا بەزێبێ ینی پشتگیرێکی زۆرم ئەکەن زۆریشان پێ خۆشەکە بەو ڕادەیە حەز ئەەکەم کە یامەتی کەسانی چواردەور بم و تا ئێستا هیچ ڕێگرێک نەهاتە بەردا نهاتۆتە بەردەمم بڵێن مەیکە دانیشایان بۆچی خۆ هیلاک ئەەکەی خۆ پێویستە تاات ئێمە هەنە ئەندامان هەیە ئەگەر باسی بکەم لایەن دارایی خۆشیان زۆر باش نییە لەگەڵ ئەوەی شایەت لەگەڵ ئەمە بەشدارە ینی زۆر شەنازی بۆ ئەندامان نشمانەوە ئەەکەم کە لەگەڵیش ئیشێکەکە کە زۆر کچ نایکە ئەو ئیکات و ئەو مەعاشوەی ئەگرێت یە لە چالاکەکانە بەکاری ئەهێنێتەوە زۆر باشە سۆنیا ئەوەمان پێ بڵێ کە لە ئێستاە هیچ پرۆژەیەکی تایبەت بەدەستانەوە هەیە گەرم و گوڕ سەرقاڵی بن بەڵێ لە ئێستاە ئەمە ئەماوەی ئەخیرم چرمانگە خیروامان لێ کردووە کە هەر کەسێکمان چالاکێک بگرێتە دەستانی کە پێشتر دەنها واناست بەڕێوەی ئەبرد و سەرپەرشتیاریە کرد ئێستا دابەشمان کردووە کە بۆی بۆمە چالاکێکەکەینم جارە بۆ منە نڤار ئەبێ بەڕێوەی بەرێت ئەو بچی هەوڵ با پەیوەندی بە لایەنەکانەوە بکە بەستم ئەوە بوو ئێستا چالاکی خزمەتکردن شتێک بەدەستانەوە هەیە سەرقاڵی ئەمانەوێتەوە پەیوەندی بکەنەوە بە خەڵکی پیریەوە چکە ویسمان ئەم خەڵکی پیری ساڵانە بێت شتێک بێت چکە ئەوە شتێک نییە یەکجار بکرێ و ئەهمال کرێ بەڵام لەبەرەوەی کە کۆرۆنای هات بەسەرا نەمانتوانی هەتا ئەم هاوینە شەڵمان نایەوە توان هاتوچۆکردن بە هەموو شوێ قەدەغەیە لەبەر سەلامەتیەکەیان هەتا یەکەم جاریشکە چوین دڵیان نەبوون کە بڕۆن کاتەکان بۆ دواخستین لەبەر یەکێک لە بە تەمەنەکان نەخۆشیەکی توش بووتن نەوەک نەخۆشەکەی گوازراوە بێت پێویستە فەحس بکرێ و عیلاج وەرگێ ئەو کاتە وەرن بۆیان دواخستێن ئێستاش ئەم جارە بە تەمەن ئیشەڵا ئەگەر ئیزن بدرێت بۆ ئەوێ بڕۆین دوای ئەوەش هەنێ چالاکی تریش کە من زۆرم چالاکی لە مەشکاوت هەستەکەم هیچیم بیر نەماوە ڕۆژێکیان زۆرم بە ڤانازوێت یەکەیەکە فەلەمەکە یەکەیەکە ئەدر هەنێکی هێستەکەم گەورەترە بێ ئیسفادی زیاتر ئەبێت هەنێک کە پێشتر نەکراوە بۆ منە سەردانکردنی حاڵەتی داون هێشتانێ نچونێتە لای ئەوان تەنها نابیست و نابینانمان کردووە لەگەڵ ئۆتیزمە ئۆتیزمەکانیش کە هەنێکیان ئەقلیان یان بە بڵین زۆر ناتوان بیرکەنەوە لە تۆ تێبگەن بەڵام هێشتا پێیان خۆش بوو کە ئێمە سەردانمان ئەکردن یاریمان لەگەڵەکەن هەنێ یاری فکریمان بۆ بردن جەیەکی جیاوازیان بۆ دروست بوو هەر دووسەیەکێکمانەوە چین ژووری مەجموعەیەکیان لە سەنتەرەکە ئەین پێویستمان بۆیە کە ئەمما لەبەر کۆرۆنا کە زۆر کەس زەرەری لێکەوت
بە هیوای ئەوەی کە پرۆژەکانتان بەردەوامی هەبێ بە هیوای ئەوەی کە بتوانن زیاتر بیرۆکەی باشترە بێ بۆ خزمەتی ئەو کەسانەی کە پێویستیان بە ئێوەیە و بتوانن لایەنەکانیش هاوکاریەوە بن تاوەکو ئاسانکاریتان بۆ بکرێ ئێمە زۆر دڵخۆش بین کەم بەیانە لایەن میوان بن زۆر بەخێر بن سپاس بۆ ئێوە بە هیوای ئەوەی لە ڕێگەم پرۆگرامی ئێوە ئەندامی کەی دڵسۆز بۆ ئێوە زیاد بکرێت تاوەکو بتوانن ڕێکخراوێکی ڕستمیتانە بێت بۆ بتوانن ئەرکەکانتان بەباشی لە ناو کۆمەڵگەیان ڕنگدانە بێت دووبارە سپاس بام.